ئەگەر ئێمە ئیهمال بین کەم تەرخەم بین لە سەرخستنی ئەو دینەی خوا دینی خوا سەر نەخەین بۆی تەطبیقی کەین. کاتێککە تۆ خوشکی بەڕێزم جلێکی شەرعی لەبەر دەکەی دەڕۆیتە دەرەوە ئەمە دەعوە و بانگەواز بۆ دینی خوا. کاتێککە سونەتێک لە سونەتەکان و چەند سونەتێک جێبەجێ دەکەی براو خوشکی بەڕێزم ئەمە بانگەوازە بۆ ئەم ئیسلامە پیرۆزە. کاتێککە قورئانی پیرۆز بڵاو دەکەیتەوە لە ئەکاونتی خۆت ئەوە سەرخستنی ئەو دینەی خوایە. قورئان بڵاو دەکەیتەوە سەرخستنی دینی خوایە. ئەگەر ئێمەش ئەو دینەی خوا سەر نەخەین کەسانێکی تر غەیری ئێمە هەڵدەستن ئەو دینەی خوا سەر دەخەن. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحاتەوە ئەفەرمێ ليبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار ولا يترك الله بيت مدر ولا وبر إلا أدخله الله هذا الدين. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم والله أم ديني خواه دقاته همو شوينيك كخور چون دلي شو روشي بيبقى واتا هر شوينيكي أم سرزوية روش وشوي تيابي أو ديني خواه بيدقات. والله پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو دینەی خۆی دەخاتە هەموو ماڵێکەوە لە دەشتا بێ لە دێهاتا بێ یا لە شارا بێت. ئەو دینەی خوا دەکاتە هەموو ماڵێک. ئەمڕۆ گەشتووە الحەمدولله چونکە دڵنیا بەلەوە ئێمەش ئەو دینەی خوا سەر نەخەین خوای گەورە خۆی سەری دەخات. چونکە خاوەنی ئەو دینە من و تۆ نین هەتا لەوە بترسین لە ناو بچێ. ئەگەر من و تۆ خاوەنی ئەو دینە بووینایە دەمێک لە ناوچوو بوو. بەڵام خاوەنی ئەو دینە خوای گەورەیە وعدی داوە قورئان بپارێزێ 1400 ساڵە کەس نەیتوانێت دەستکاری بکات. کەس نەیتوانێت حرفێک پیتێکی لێ بگۆڕێ یەک پیت ئەلفێ بکا بە بابایە بکا بە ئەلف نەیتوانیوە کەس. بۆیە خوای گەورە خاوەنی ئەو دینەیە. ئەو دینە سەر دەخات. کاتی ئەبراها هات کەعبە بڕوخێنێ ئەو ساڵی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تیا لەدایک بوو باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدولموطەلیب هات بۆ لای لەشکرەکەی ئەبرەها. کاتە ئەبرەهام پیاوەی بینی پیاوێکی بە سام و بە هەیکەل و بە هەیبەت لەبەری هەڵسا وای زانی هاتووە وەڵێ کەعبە مەڕوخێنە. ئەبرەها وتی چیتەوێ؟ وتی هاتوومە سپاکەی تۆ حشتەکانی ئێمەی بردووە هاتوومە وشترەکان وەرگرمەوە. وتی وام زانی هاتوتە دیفاع لە کەعبەکەی. ئەبرەها وتی عەبدولموطەلیبی باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی من خاوەنی هوشترەکانم کەعبە خاوەنی خۆی هەیە دیفاعی لێ بکە. من خاوەنی کەعبە نیم. خوای گەورە طەیرە ئەبابیلی نارد باڵندەیەکە لە چۆلەکە زەعیفتر و داماوترە. لانێ زۆربەتان بینیت باڵندەیەکی ڕەشی زەعیفی بچووک وەک چۆن ڕێ پەڕەسێلکەیەک وایە وەکو چۆلەکە وایە بەس بچووک و زەعیفە باوەڕ ناکەم چەند غرامێکە. فأرسل عليهم طيرا أبابيل. خوای گەورە طەیر ئەبابیل وەناردن. ألم ترى كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل. تواو بۆی ناردن طەیر ئەبابیلی بۆ ناردن هەموویانی لە ناو برد وەکو کای خوراوی لێکردن. بۆی ئەو دینەش خوای گەورە خاوەنێتی. من و تۆش سەری نەخەین دیفاعی لێ نەکەین بانگەوازی بۆ نەکەین خەڵکانێکی زۆرێ بانگەوازی بۆ دەکەن و سەری دەخەن زەرمەندیش لە دنیا و قیامەت ئەو کەسانە دەبێت کە ئەو دینەی خۆیان سەر نەخستووە. دینی خوا بۆ سەر ناکەوێ بچی ئەکاونتەکەت پڕکەی لە گۆرانی و لە مۆسیقا و لە هەڵپەڕکێ و لە ڕەسمی خۆت و عائیلە و بنەماڵەی خۆت بەوە ئیسلام سەر ناکەوێ. بەوە ئیسلام سەر ناکەی پڕکەی لە فیلمی کۆمیدی. بەوەست ئیسلام سەر بخە دعوە و بانگەوازی پێغەمبەران بڵاوکەرەوە سەلامی خوای لەسەر بێ. قورئان بڵاوکەرەوە بابەتی ئاینی بڵاوکەرەوە تەفسیری حەدیثێک ئایەتێک شەرحێ بڵاوکەرەوە. بۆیە ئەو دینەی خوا سەر دەکەوێ جا زەرمەند ئەو کەسەیە کە دەستی لە سەرخستنی ئەو دینەدا نەبێ براوش بە ئیزنی خوا ئەو کەسەیە کە دینی خوا سەر دەخات. یا ڕەبی خوا بە خزمەتکاری ئەو دینەمان قبوڵ کە یا ڕەب العالەمین.